سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ هەفتەی 12 ڕۆژی ئاڵای کوردستانە لە سەرانسەری هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵات ئەم ساڵاچیە ئەم یادە بە شێوازی جۆرا زۆر بەرز ڕادەگرێت. زانکۆی سۆران ئەمڕۆ ساڵاچیەکی بە بۆنەی ئەم ڕۆژە ڕێخستووە کۆمەڵێک بڕگەی جیاواز ئەسب سواری بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و ئێستا شای و هەڵپەرچێ لە نێو زانکۆی سۆران لەلایەن قوتابیان و مامۆستایان و هاوڵاتیان لێرە شای و هەڵپەرچێ دەستی پێکردووەوە. شای هەڵپەرچێکە لەم کەش و هەوا ساردە گەرمە. ئەگەر دیمەنەکان ببین ئێستا ئەوەی دەبین قوتابیان و بەشێک لە مامۆستانی زانکۆی سۆرانن لە نێو کەمپی زانکۆی سۆران بەشداریان لە ڕۆژی ئاڵا کردووە. لەمێ ئاماژە بە کەم جگە لە زانکۆی سۆران لە نەخۆشخانەی ئاشتیش ئەم یادە بەڕێواتێت لە سۆران و لە تەواوی قوتابخانە و فەرمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان و سۆران یادی ڕۆژی ئاڵا بە بەرزی ڕادەگیرێت. ئاڵای کوردستان بە یاسای ژمارە 14 لە ساڵی 1999 لە پەرلەمانی کوردستان بە فەرمی ناسێنراوە وەکوی کە هەموو ساڵانە یادی بکرێتەوە. خۆشبەختانە زانکۆی سۆرانی شێکەکە لەو شوێنانەی کە زۆر بە ئەکادمی و بە شێوازێکی پرۆفێشناڵانە هەموو ساڵێکی یادی ئەم ڕۆژە تایبەتانە دەکاتەوە. ئاڵا بریتیە لە ناسنامەی هەر نەتەوەکەی کە ڕنگدانەوەی قوربانیدان و خەباتی ئەو گەلەیە. ئێمەش وەک گوێلی کوردستان چەندەها ساڵە خەباتن کردیە و قوربانی دراوە و خوێنی زۆر ڕێژراوە بۆ پارێزگاری ئەوڵایە. وەکو هەموو ئاڵایەکی تر پێویستە لەناو جیهاندا بدرێوشێتەوە لەناو ئاڵەکانی جیهان بدرێوشێتەوە چونکە ئێمە خۆمان لەناو خۆماندا پێویستە تەباو یەکگرتوو بین. you know